حەیدەرابادی ڕایگەیان نووری مالکی وەکو هاوبەشێکی سەرەکی لە پرۆسەی سیاسیدا دەمێنێتەوە. ئامینداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێران ڕایگەیان وڵاتەکەی پشتیوانی لە ڕاستپاردنی حەیدەرابادی دەکات بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. بەرپرسێکی وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان ئەوچەکانی لەلایەن ئەمریکا بووی نردوون لە هەموو جۆرە چەکێکی سووک و قورسی تێدایە، توانایی تێکشکاندنی هەموو جۆرە بەرگریەکی سەربازیشی هەیە. سڵاوتانە بێ بەڕێزان. حەیدەرابادی سەرۆکی حکوومەتی ڕاستپێردراوی عێراق ڕایگەیان نووری مالکی وەک هاوبەشێکی سەرەکی دەمێنێتەوە لە پرۆسەی سیاسیدا. ستایشی ڕۆڵی مالکیش دەکات لە ڕوبەڕووبوونەوەی تێرۆردا. لە بەیاننامێکدا حەیدەرابادی ڕایگەیان نووری مالکی سەرۆکی حکوومەتی پێشووی عێراق براو هاوڕێکی دێرینە و وەک هاوبەشێکی سەرەکی دەمێنێتەوە لە پرۆسەی سیاسیدا. هاوکات ستایشی ڕۆڵی بەرچاوی نووری مالکی کرد لە پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی تێرۆر و بنیاتنانی دەوڵەتدا. لە بەشێکی تری بەیاننامەکەی سەرۆکی ڕاستپێردراوی حکوومەتی نوێی عێراق ستایشی ڕۆڵی هاوپەیمانی نیشتیمانی کردووە بە تایبەت پێکاتەکانی دەوڵەتی یاسا و حزبی داوای ئیسلامی کە ئەرکی قورسی لە ئەستووە گرتووە لەم دۆخە هەستیارەدا. دووپاتیشی کردەوە کە ئەرکی زۆر و قورس چاوەڕێی ئەو هاوپەیمانێتیە دەکات. لە بەشێکی تری بەیاننامەکەدا عەبادی ستایش و سوپاسی گەلی عێراقی کرد لە قوربانیدان و دان بەخۆداگرتن. جەختیشی کردەوە پشتیوانێکی بەهێزی گەل دەبێت بۆ تێپەڕاندنی قەیرانەکان و بەسەربردنی ژیانێکی ئارام و کامەران بۆیان. هاوکات هەر ئەمڕۆ عەبادی داوای لە هێزە ئەمنیەکان و چەکداری عەشایر و هێزە خۆبەخشەکان کرد بەردەوام بن لە بەرگریکردن لە وڵات لە دژی ڕێکخراوی داعش. داواشی لە هێزە سیاسیەکان کرد بە عەقڵێکی کراوەوە کار بکەن بۆ وەدیهێنانی ئاسۆیەکی ڕوونی نیشتیمانی هاوبەش بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکان. ئاژانسی هەواڵی فارس نیوز ئەلازاری ئەمینداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێرانەوە بڵاوی کردەوە کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی ڕێڕەوی یاسایی ئێستای عێراق دەکات سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکوەزیرانی نوێی عێراق. هاوکات ستایشی عەلی سیستانی گەورە مەرجای شیعەکانی عێراقی کرد. عەلی شەمخانی نوێنەری عەلی خامنەی ڕابەری ئێران کە بەم نزیکانە سەردانی عێراقی کردبوو لە لێدوانێکیدا لە کۆبوونەوەی ساڵانەی دیداری باڵیۆز و نوێنەرانی دەوڵەتان لە تاران ڕایگەیان کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی لە ڕێڕەوی یاسایی هەڵبژاردننی سەرۆکوەزیرانی نوێی عێراق دەکات. نوێنەری خامنەیی ئاماژی بۆ کردووە ئەو چوارچێوە دەستوری کە لە عێراقدا هەیە بە بنەمای سەرەکی دانرێ بۆ هەڵبژاردننی سەرۆکوەزیرانی نوێ لەلایەن گەورەترین کوتلەی پارلەمانیەوە. لە بەشێکی تری لێدوانەکانی عەلی شەمخانی ستایشی مەرجای ئاینی عێراقی کرد لە هێشتنەوەی کاری هاوبەشی نێوان لایەنەکان و پاراستنی یەکێتی عێراق. وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیان ئەگەر هەیە نووری مالکی سوپا و هێزە ئەمنیەکان بەکار بهێنێت لە بەرامبەر کاندیدکردنی حەیدەرابادی بۆ سەرۆکی حکوومەت. دەژڵێت بەکارهێنانی هێز لەلایەن مالکیەوە کارەساتی لەیەکەوێتەوە و وڵات کۆتایی پێدێ. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی ئاسمانی ئەلحوڕا هۆشیارزێباری وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیان نووری مالکی سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچوو نزیکترین دۆستەکانی لە ناوخۆی عێراق و ویلایەتە یەکگرتووەکان و ئێران و مەرجعیەتی شیعەکانی لەدەستداوە. زێباری ڕەتیشی کردەوە کاندیدکردنی حەیدەرابادی پێشێلکردنی دەستوری عێراق بێت. ئاشکراشی کرد هاوپەیمانی دەوڵەتی یاسا کە نووری مالکی سەرۆکایەتیەکە زۆرینەی پارلەمانی نییە بەڵکو هاوپەیمانی نیشتیمانی زۆرینەیە. ئاماژی بۆ ئەشکر حکوومەتی نوێ لە بەردەم تەحەدیاتی گەورەدایە. ئەگەری ئەوەشێ لە بەرامبەر کاندیدکردنی عەبادی لەلایەن سەرۆک کۆمارەوە نووری مالکی پەنا بۆ بەکارهێنانی هێز بەرێت. وتیشی ئەگەر مالکی ڕێگری لە پێکهێنانی حکوومەت بکات لەلایەن کەسانی ترەوە ئەوە کودەتای لێکەوێتەوە. ئەو کاتەش هەموو شتێکی وڵات کۆتایی پێدێ.
بەڵێ بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بە بەشداریکردنی حیزب و لایەنە سیاسیەکانی خۆرهەڵاتی کوردستان ئێستا ڕاستەوخۆ لە استودیۆکانمان لە شاری هەولێر و محەممەد ساڵح نوێنەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانمان لەگەڵایە. کاک محەممەد ئەم کاتتان باش؟ هەموو دەمێ بە باشتر. کاک محەممەد سەرەتا ئەگەر پێمان بڵێ بە شێوەیەکی گشتی چۆن ئەڕوانیتە ئەم دۆخەی ئێستا کە حەیدەر عەبادی کاندید کراوە بۆ ڕاستپێردراوە بۆی کە ببێتە سەرۆکوەزیرانی عێراق و بەشداریکردنی پارت و لایەنە سیاسیەکانی خۆرهەڵاتی کوردستان چۆن دەبێت لەم دۆخەی ئێستایە؟ هەروەکووە باس کرد ئەو ڕەوشە کو نهادە عێراقێدا هاتی پێش بەتایبەتی ئەوەکو پاشی گرتنا مووسڵێژە ئالیە گروپا ترۆریسیە داعش و ئەو هێرش و دژمنکاریەک و ئەنی وەکو تهدیدێکی کەتنە سەر هەرێما کوردستانê بخۆ بوو باعثê pêkhatina aloziyê mezin karasatê mezin ku mixabin egera wan hêriş û dijminkariyê grupa terorîstiya Daeş bo ser herêma Kurdistanê me dît ew karasata ku li Şengalê çêbû و ئەوە ku zêdetir li 105 pêşmergê herêma Kurdistanê şehîd bûn û bi sedan birîndar bûn و ew malvêranî û derbederî û perîşaniyê mezin alîkê li herêma Kurdistanê alîke dinê jî ew aloziya rewşa siyasî ku li Bexdayê bo destnîşankirina kesekê ku bikare dewleta dehatî ênî pêk bîne ew ne hemû tesîr û kardanewê wê hene ku girêdayî bi gelek fakterên navxweyî û herêmî heye ku kêm û zêde tesîra wan li ser herêma Kurdistanê jî heye. Divê babetê we ez hewce dizanim eger îzin bidin eger hûn hîzin bidin beryahiyê ez hewce dizanim ser navê Hizba Demokrata Kurdistana Îranê em silavê xwe bişînin bo reha hemû wan şehîdê ku di çepera berewanî li axa Kurdistanê hemberî grupa terorîstiya Daeş de canê xwe feda kirin her wisa evê ku birîndar bûne hêviya me şifa bileze û hewderdî û hewxemiya xwe tevî malbatên van derbeder û awarên ku li Şengalê de tûşî wan karasatê bi rastî mirovî hatin gelek کاک محەممەد ئەگەر گوێرە دەنگی من پێویستم ئەو پرسیارە بکەم هێز و لایەنە سیاسەکانی خۆرهەڵاتی کوردستان لە ئێستایەکە لە ماوەی ڕابردوودا بەشداری ئەو جەنگەتان کردووە ئەو شەڕەتان کردووە کە لەگەڵ دەوڵەتی ئیسلامی بەناوی داعشەوە هاتوۆتە هەرێمی کوردستان ئێوە لەژێر چ فشارێکە کشاونەتەوە یاخود با بڵێم ئێوە کشاونەتەوانێ فشارێکتان لەسەر بووە یان ئێوە بەڕاستەوخۆ داواتان لێکراوە بکشێنەوە لەو شەڕێکە لە ماوەی ڕابردوودا دەکرا؟ بله وەکو هەن دەزانم پاشی هێرشە داعش بۆ سەر شەنگالێ و ئەو کاراساتا چێبووی حزبا دموکراتە کوردستانە ئیرانێژی لە بەیانێکی سیاسی de پشتیوانیە خوا و حاضریە خوا بۆ هەوکاری لەگەڵ هێزا پێشمەرگەی کوردستانê dijî ew tehdîd û metirsiya ku li aliyê Daeş we bo ser herêma Kurdistanê û xelkê Kurdistanê hebû eyan kir. Her divê pêxemê de bû ku me amadebaşiya hêzê xwe ragihand پاشی هماهنگی یان تنسیق لەگەڵ لایەنێ پەیوەندیدار bi hejmareke zaf pêşmergên Hizba Demokrat ketna çeperên berewanî tevî pêşmergên Herêma Kurdistanê. Ewa wekû şanaziyekê bû wekû bi cihgehana erkekî netewîbî û ku divê qonaxa hanekî hestiyar û dîrokî de em jî enî mil bi milê xuşk û birayên xwe li başûrê Kurdistanê berewanî bikin li axa Kurdistanê li xelkê Kurdistanê hember کاتێک محەممەد ئێستا ئێوە لە بەرەکانی جەنگ داماونەتەوە یاخود هێزەکانی خۆتانتان کشانۆتەوە؟ نها هێزê me li çeperên şer de vegeriyane bo bêjin baregahê xwe lê de amadebaşiya tewav dane ew jî li ser daxwaza layەnê pêwendîdar me wek prinsîp bawerî bi vê hindê heye ku eger beşdariya me yan paşakêşiya me dibe bi tensîq û hemahengî dibe legel layەnê pêwendîdar û legel bêjin hemahengî digel ew mihwerên pêşmergê ku di çeperê de bûn lewma li ser daxwaza wan her wekû çawan em çûne çeperê şer eynî wisa li ser daxwaza wan em vegeriyane herçend belkî bo me ewa cihê dilgiraniyê be
کو ام دوی ظروف هانکی هستیار ده لچپر شهر ده نبن بو هاریکاری لگل هزا پیشمرگه و برپرشدان وان مترسین گروپا تروریستی داعش لی وکو پرنسیپک ام پابندن به هماهنگی دگل لعن پیوندیدار حریم کردستان داکو ام نبنه سبب سرایشی یا آلوزی که دوی دما هستیار ده لعین حال ده هر دما کو کاگ محمد لزاری بارستان و امی هلوستی حکومتی ایران بزانم کاگ محمد امی لزاری بارستان و هلوستی حکومتی ایران بزانین که تا چند هاورا بۆ لەگەڵەوەی کە ئێوە بەشداری ئەو جەنگە بکەن و تا چەندێکیش فشاری خستۆتە سەر ئێوە کە بەشداری نەکەن یعنی بە شێوەیەکی گشتی لە بەشداریکردنی ئێوە لەو جەنگەیە حکوومەتی ئێران هەڵوێستی چۆن بووە؟ وکو هلوستکی آشکرا رژیم کۆمارە ئیسلامی بناوی حزب دموکرات کوردستان ایران و عیان نکرد لی ام باورن رژیم کۆمارە ئیسلامی ایران ئەنی ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە پێکهاتنەوەی ئالۆزی و بێژن ئەو مەترسیە کۆدنەها دە عێراقی و دە هەرێمە کوردستانی داهاتی پێش وەکو هەم دەزانن رژیمە کۆمارە ئیسلامی حامیە هەری سەرسەختە ئەنی دەوڵەتە مالکی و به پشگیری رژیم ایرانی مالکی او همو بیژن سررویی کو کرن بو پراویز خصنا عربی سنه و بو بمپکرنا مادن دستوری کو لسر حریم کردستان او کو گریدای به بودجه بو او کو گریدای به یاسا نفت و گاز و یعنی پیشمرگه همو او نبونه استاده میوه هندی کو د فرصت که هناکی د گروپ که تروریستی و کو گروپ داعش حتی دهنه اگر دبینن اني سه هفته 4 هفته بر اینها آراستا گروپ داعش رول بغداد بو و کو شهر سنه و شیعه بو لی چما هودم دگل بلندبونا بانگا راپرسی بو سربخوی کردستان مدید او آراسته هات گوهرین گروپا تروریستی اني لجيات برا خابده بغداد و دولت مالکی عین حال ده وگریا بو کردستان بدرجه 1005 کیلومتر درجه جبهه گل پیشمرگی کردستان وکر او سناریو که کو امباور رژیم کۆمارە اسلامی بو لاوازکردن حریم کردستان بو نظم کردن آستا داخوازی نتوی لتویت خواده اني د توګری ده به پلان جور بجور لریا دولت بیژن مالکی و دجی حریم کردستان کاک محمد عیانه کو وقتی کو حزب دموکرات یا پیشمرگی روجالات کردستان بخوازم پیشگیری خوش کو برای خال باشور بکن رژیم ایران به هنده نگرانه و حساسه ام باور بلکی جی به نپنی دخواست کرده کو حزب دموکرات یعنی حضور و نبا یا پیشمرگی هزن روجالات کاک محمد امی هلوستی شهر در نبن کاک محمد امی هلوستی حزبکی جنابتان بزانین دوای ئەوەی کە لەلایەن حکوومەتی هەرێمە و داواتان لێکراوە کە هێزەکانتان بکشێنەوە لەبەری جەنگدا ئەمێ هەڵوێستی ئێوە بزانم لەبارەی ئەو داواکاری و ئەگەر بێت و جارێکی کە مەترسیەکان بە جۆرێک بێ پێویست بۆ بکە کە سوپاکەی ئێوە بەشداری بکاتەوە لایەنەکەی ئێوە سەرباز بنێرێتەوە ئێوە هەڵوێستان چێ بێت؟ گمان تدانینه بوما وکو حزب دموکرات کردستان ایرانی یعنی هست به برپرساتی کی نتوایی و دیروکی دبی قناخ هنکی هستیار ده هر وقت کو لان پیوندیدار حکومت حریم کردستان داخواست بکن ام به همو امکان خواه بشدار دبن هاریکاری دکن د چپرن بروانی ل کردستان دبی هندی دا گمان امانینه پیشمرگین حزب دموکرات کردستان ایرانی وکو مبدأ کی نتوایی وکو بیر باور کی نتوایی و شورشگری حاضر دبی قناخه دا بو هر بهوست که آخا کردستان اینی جان خوا فدا بکن جبو پاراسنا کرامت خلق کردستان و پاراسنا وان لوان کاراسات مروی کل عالی دشمن و بتایباتی او کو ام دبینن وکو داعش لی ام باورن پشت داعش ده پیران رژیم کۆمارە اسلامی و نحز کرده هنه کو دخوازن کردستان کوشی او کاراسات و میناتیانه بکن کو ایرور لسوریه ده او کو لبنان ده او کو دخوازن لغزه ده جیب جیب بعد دخوازن کردستان جبراوی یعنی ویرانی کاک محمد لا حزب دموکرات کردستان ایرانی به حزب کاک محمد ویستم دو پرسیار تاوی خلق کردستانی و هرێما کردستانیه بەڵێ کاک محەممەد ویستم ئەو پرسیارە بکەم کە لە ماوەی بەشداریکردندان لە ماوەی ڕابردوودا و لەو جەنگێکە لە سنوورەکانی هەرێمی کوردستان لە دژی داعش کراوە چەند قوربانیتان هەبووە چەند بریندارتان هەبووە زیانەکانتان چەندێک بووە؟ بخۆشی و ئەم ڕادەگەهینە تاوی ئەو شانازیەک و مەکاری ئەم لە چەپەرێن شر لەگەڵ داعش بە هاریکاریە هێزە پێشمەرگی کوردستانیدا بەشدار ببن لەگەڵ ئەوەیەک و دەستکەوتێ باش سەرکەوتنی باش ئەنی
دست به هاتن لی بخوشی و مچه تلفاتک نبو وکو اوی کو ام بیجن مچه شهید یا بریندارک نبو لگل وی دجی انی پیشمرگین حزب دموکرات به تجربه 18 سال شر چکداری لدجی جمهوری اسلامی یا بیجن شر بروانی لهمبر جمهوری اسلامی ده همبری فتوا جهاد خمینی ده خودی گلک تجربه باشن کو د شر وهاده د کارن هاریکاری کی گلک باش ازمون گلک باش پیشکشی هزا پیشمرگی کردستانی بکن لعین حال دجی او وکو بجهگهانه هلوسته که نتوی باندور اوی لسر رعیا خلق روشالات کردستان نوخاده و دروی ولاد ده بو پک ایناندنا یکاتی و هفگرتنه که نتوی همبر مترسی هنکی ده یعنی شرعیت کی مزن ده به حرکت بیجن بروانیه لیوی ده حزب دموکرات تم لسر خطا و چاونهری هر داخازیه که عالی حریم کردستان بلام کاک محمد اویستم اگر بجماره لاتان بیت ولامی پرسیارکی منت ندایو یعنی به دیاری کراوی چنک قربانی تان هی چنک بریندار تان هی تا استا بله ما آنی زمان بخوشی و مچه قربانی یعنی مچه شهید بریندار ندانه هیزا پیشمرگی کردستان به سلامتی و گریانه و کو پیشتر جی باز کرد کو گلی جاره یعنی شر بروانی لدجی جمهوری اسلامی جی جاره و هبیا به دهان کشتی پاسدار جمهوری اسلامی هبونه له هیزا پیشمرگی کردستان سلامت بیا به وان تجربه واجی او چند روزه کو هیزا ما شر لگل داعش دابو بخوشی و به سلامتی و گریانه تلفات چنه بیا بله کاک محمد یعنی لم بارودۆخەی ئێستاە بە شێوەیەکی گشتی ئێوە چۆن خوێندنەوە بۆ بارودۆخەکەکەن لەوەی کە لە بەرەکانی جەنگ کا بینیوتانە هێزی پێشمەرگەی کوردستان بە سەرجەم لایەنەکانەوە پێویستی بێگرتنێکی زیاتر هەیە یان نەتوانین بڵین پێویستی بە هەماهەنگی زیاتری نێودەوڵەتی هەیە بۆی بتوانێت بە شێوەیەکی گشتی زاڵ بێت بەسەر ئەو مەترسیکە بەرۆکی بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستانی گرتووە بێگومان دەمەکە هەنەکی هەستیار دەک و ئەم دەبینین دەردۆرێمە وڵاتên دیکتاتۆر و هەمووژی دژمنێ gelê Kurdin ینی تنê herêma Kurdistanê divê menteqa henekî hestiyar de xwedî ezmûnekî demokrasiyê xwedî pêgehekî dîplomasî ve li aynî hal de coğrafyayek û ol û netewên cor bi cor tê de bi pêkvejiyanekê aşiyane tê de jiyan dikin li her demekê zêdetir hewcehî bi yeketiya neteweyî he yeketî û hemahengiya hêzên Kurdistanê he bi taybetî di qada hêza leşkerî wekû damezraweyekî neteweyî dibin سیوانا وزارتا پیشمرگه ده بکاره به تنظیمکی لشکری شر بکه به بیرو باورک شورشگری و نتوایی دفاعی بکه نه او کو چاوی وان دست ایران و ایران دشمن کرده ایران پیران جور به جور هنه تم دخوازه به مداخله خو به هندك تاكتيك كردم لعين حال ده زيادتر اني تفرقي چه كدنا هيزي كردا ده بو اويكو مخابن وان چند روزه در بازبوی رژیم مدید هندك لمدياي لان هرم كردستان ده جداتي هبو او جري حوجه يكتي يان هماهنگي چنه بو اوجه نگراني عالی که عالی دنجي هات نصر خطا ولات وكو امريكا و فرنسا و ايطاليا وانا دوی دم هنکی هستیار ده بو مجه دلخوشیه او سنگو پیگه هرم کردستان در روز آواده در دخکو اوجی لبر پاراسناوی از مون دموکراسی و پیکوژیان آشتی دناو که منتوا و ولاده حوجه زانینه کو بین هاریکاریا هرم کردستان بکن دشار دجی تروریسم کو تروریسم نتنه رول هرم کردستان بلکو اواد مترسی که لسر همو دنیای بله کاک محمد امی هلوستی حکومتی ایران بزانم کماری اسلامی ایران یعنی بە شێوەیەکی گشتی لەم بارودۆخەی ئێستای عێراق بە گشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی ئەتوانێت ڕۆڵێکی ئیجابی ببینێت بقناعت ما امکان اوی تشتی قد نابه بوان تجربه کمال لسر رژیم ایرانی هی رژیم ایرانی تم بنرینه کی امنیتی سیاسی میزه هرم کردستان و عراقی که اوجی لسر اساس دسته‌وردان لسر اساس تصرف و مداخله کردن کی سردستیانه لو مانه هر او کنه هم عراقی و کردستان در شاهدی وضعینه نشانه سیاست دسته‌وردان و نرینا امنیتی رژیم ایرانی کو به حضور سپاه قدس و بیژن کریگرتی وان بو تولهوی لسر بنگه ام باور نهاوی دجی بو اوی کو جمهوری اسلامی به هرمی بکه هرما جی نفوذ خو هرما کو برجواندی خاطر ده بپارزه همبری او رکبری کو لگل ترکیه هنی لگل ولات دنیا اسلامی بیژن کو عربستان و قطر وان هی تم دخوازه یعنی عراق
یان وەکو سووریێ وەکو لبنانێ وەکو ئەوە نەها لە فلستینێ دا هەی یعنی لەوێ دایدا پشتێنێکی ئەمنی بۆ برنەپێشا سیاسەتی خوا تێدا بپارێزە مخابن لەوێ بێژن سناریۆکی وهادا ئەم نیگەرانی هەندێک نەکو ڕێژیما کۆمارە ئەسلامی دە پێشەڕۆژێدا گەلێک کریارên دنیا تێکدارانە پێک بینە و بناوێ داعش و gelek grupê dinê ve heta belkî teqîn û yan gelek nerahetiyê dinê tûşî xelkê Kurdistanê ezmûna herêma Kurdistanê bibe. Kewate etwanîn bilin ke hikûmetî Êran li mawî dahatuwa lî ebîndêt ke tedaxulek mudaxeleyek bikat bi qazancî herêmî Kurdistanê bêt. Serta ba bilin xwe li esasa yani pêtan waya ke mudaxeleyek ekat û mudaxelekeş bi qazancî herêmî Kurdistanê bişkêtewa. Yani êwe pêşbînî ştekî we ekin? Em bawerin rejima Komara İslamî her li اول دا پاشی هرفینا صدام حسین حتی نه مداخله کیه ل عراق و مداخله کیه ل هرما کردستان ده قط و قط لسر بنما کی هاوسنگی یا دیپلماسی سیری هرما کردستان نکیه بلکه تم و تم لریا قرارگاه رمضان و سپاه پاسداران و معامله لگل هرما کردستان کریه و لعین حال داجی به پیکینادنا شبکه تروریستی و سیخوری خواستی یعنی باندور دانه لسر وی روشا کنه ها هرما کردستان ده اگر تاکتیکیان جی لایرو روزه ده یعنی هند کاری کم کربن بو اوی کو هرما کردستان همبری داعش ده بجرای کی یعنی خواب پازه هدف های او هرما کردستان زیادتر گریدای خواب که وابسته خواب که بو اوی کو لپاشروج ده مرمی بیو مخال هرما کردستان ده جیب که هر او کو ام دبینن مالکی نخوازه یعنی قبول بکه بو سر کوماری کو یعنی مزنترین کتله که رادس بیره بو پیکینانا دولتی او بخو سیاست ایرانیه تأثیر ایرانی اثر لعین حالی ده هرما کردستان جا اگر دخوازه بانگا رفراندوم بو سر بخویی بده ام دبینن رادار ایرانی هشداری دادن هرما کردستان یعنی کاری نکنه او بخو نشانات دخالت یا نشانات دستاوردی لمانه نه به هرما کردستان به هیچ آریکاری که رژیم ایران دل خوش به وکول یعنی پوزیتیو بلکه ده هنگی نگران به وقتی رژیم ایران دخوازه دست هاریکاری درێژیوان بکە. بله کاک محەممەد لەگەڵ ئەو بارودۆخەی کە ئێستا بەتایبەت لە باشووری کوردستانە گوزەرێ بینیمان کە لایەن و پارتە سیاسەکان لە خۆراوای کوردستان لە خۆرهەڵاتی کوردستان جۆرێک لێگرتنیان پێوە دیار بوو بە گشتداچوونەوەی داعشدا پێ دوایە ئەگەر لە داهاتوودا پرسی کورد بە شێوەیەکی گشتی بۆ نمونەوە پێویست بکە لە خۆرهەڵاتی کوردستان یاخود لە خۆراوای کوردستان بە هەمان شێوە هەر چوار پارچەکەی کوردستان لایەنەکان بە هەمان هەڵوێستەوە یەک بگرن و بۆ ئەوەی کە پرسی کورد بەرەو پێشتر بچێ ینی پێشببینی هەڵوێستی وایان لەکەی ئەگەر لە خۆرهەڵاتیان لە خۆرئاوا جارێکی تر پێویست بۆ بکە ئەم هێزولانەنە بەم جۆرە ئێستا یەک بگرنەوە. ام هیویدارن کو چارەسەریە پرسا کورد لە هەر یەک لەوان پارچەی کوردستانیدا لەسەر ئەساسا وان تایبەتمەندیەک و هەیە بریا دیالۆگ و چارەسەریە ئاشتیانەوە چارەسەر ببە نەگیە شەڕ و پەودان و ئەو کارەساتی هەنەکی مرۆڤی کو هەم بۆ خەڵکی کوردستانی و هەم بۆ تەرەفی بەرامبەر ماڵوێرانی و کارەساتەنە لێ ئەگەر حەوجە ببە بۆچنە وەختێک و ئەم دەبینن همو گروپ تروریستی لهر جهه که دنیای را ازمون هرما کردستان بو خود دگنا آمانج بو خو اگر روا دبینن چما بو خلق کردستان روا نه بل هر پارچه که دا آریکاریا یکتر بکن هند زانن کو رژیم جمهوری اسلامی وقتی کو فتوا جهاد دادجی خلق کردستان وقتی کو قتل عام دست بکرن لباجر در دور نقده و کو نو قلاتان و عین حال دا شر دنی دا مدید کو هزا پشتیوان لباشور کردستان پیشگیری حزب دموکرات کردستان ایرانی که یان لسردمی کومارا کردستانی ده کوسانه امنهاجی همبری مترسی مزن ده روجالات کردستانی ام باورن پیشروج ده گوری به سیاست جمهوری اسلامی هی بله کاک محمد دبک و ام همو آریکاری بکن یعنی پشتیوانی سیاسی ام دیکتر بکن بله کاک محمد بەڕێستان لەگەڵمان دەمێننەوە ئێستا ئەچمە لای نێردراومان مەریوان حەسەن کە ڕاستەوخۆ لە جەلەولا و لەگەڵمانە مەریوان ئەم کاتت باش بە شێوەیەکی گشتی بارودۆخی ئێستای جەلەولا چۆنە؟ طبعا لنێوان هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە سنووری ناحەی جەلەولا کە لە دەوروبەری ناحەکانی ناحەی جەلەولا لە ناوچەکانی دەوروبەری جەلەولا سەنگەریان لێداوە بە ڕووی چەکدارەکانی داعشدا لە ئێستادا لە زاڵگەی نەقشبەندی چەند کاتێک پێش ئێستا چەکدارەکانی داعش هێرشیان هێناوە بۆ سەر ئەو زاڵگەیە کە سێڕیانی ناحەی قەرەتەپا و جەلەولا قەزای کەلارە لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە تێکشکێنراون
و ئەو شتانەی کە بەکارهێنراون لەلایەن چەکدارەکانی داعشەوە چەکی قەناس و هاوان بووە کە دواتر لەلایەن هێزی پێشمەرگەشەوە وەڵام دراونەتەوە و بەڕووی شەکدارەکانی داعشدا بە هەمان شێوە هێزەکانی پێشمەرگەی کوردستان بە هاوەن و بە بۆ ماوەژەکانیان مۆڵگەکانی شەکدارەکانی داعشیان پێکاوە لەلایەن فڕۆکە جەنگیەکانی شەوە کە گومانەکرێ هەندێک تا ئێستا ڕوون نییە سوپای عراقیان هێزەکانی فڕۆکە جەنگیەکانی هێزی ئەمریکایە مۆڵگەکانی چەکدارانی داعش چەند جارێک بۆ دومان کراون و هەر ئەم ڕۆژکە لە ئێمە لە ناو دۆمان لە سنووری ناحیە جەلەولا بووین لەلایەن چەند تەرمێکی هێزی پێشمەرگەی کوردستان هێنرانەوە بۆ لەوانەی کە لە پاش شکشانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لە نێو ناحیە جەلەولا لەلایەن چەکدارانی داعشەوەی ترایە بەڕێکەوتن بێ بە هەر جۆرێکی تر تەرمەکانی هێزی پێشمەرگەی کوردستان تەرمی زبانەکان هێنرانەوە بەرەو هەرێمی کوردستان. بەڵێ مەریوان ئەگەر زانیاریتان لابێ ئەمڕۆ هیچ لە فڕۆکە جەنگیەکان بردومانی جلەولایان کردووە ئەگەر زانیاریتان لابێ فڕۆکەکان ئەمریکی بوون عێراقی بوو بێتن؟ بەڵێم لەگەڵ قوتم لەگەڵ چەند وڵاتێکی دانیشتووی نێو ناحیە جەلەولا کردووە هەرچەند ئەمە لەلایەن فەرماندەیەکی سەربازیەوە ڕەت کراوەتی ئەمە ئاگامان نییە لەوەی کە ئەمە ئەمریکی بەنیان فڕۆکە جەنگیەکانی سوپای عێراق بن بەڵام ئەو وڵاتی کە لە نێو گەڕەکی شارۆشەی جەلەولا ئاماژەی بەوە کرد کە سەر لە بەیانی ئەمڕۆ دوو جار فڕۆکە جەنگیەکان ئەو پێی وا بوو کە ئەمریکین لەبەرەوەی جۆری چەکەکان و جۆری بردومانکردنەکە بە بڕوای ئەو هاوڵاتی کە لە جەلەولا ئاماژەی پێکرد ئەمریکی بوون داوێتی لە دوو خاڵی چەکداری هێزەکانی داعش لە کۆمیتە نوێیەکە لە نزیکی گەڕەکی لای عەلوەی نێو جەلەولا و لە گەڕەکی حای عەسکەریش لە نزیکی پردەکە خاڵێکی سەربازی چەکدارەکانی داعشەیە دوو جار لەو دوو شوێنەی داوە هێزەکانی ئەو فڕۆکە جەنگیانەکە ئەو هاوڵاتیە بە بڕوای ئەو هاوڵاتیە ئەمریکی بوون بەڵام ئێمە پرسیارمان لە سەنگاوی فەرماندەی نەخبەری هێزەکانی پێشمەرگەی کوردستان مەحموود سەنگاوی لە سنووری ناحیە جەلەولا کە دەڵێ تا ئێستا بۆ ئێمە ڕوون نییە ئەمریکین یا فڕۆکە جەنگیەکانی سوپای عێراقن. بەڵێ مەریوان ئەمڕۆ هیچ جۆرە چەکێکی قورس یاخود سووک گەیشتوتە دەستی هێزەکانی پێشمەرگە ئەوەندەی ئێوە زانیاریتان لابێت؟ نیو کاتژمێر پێش ئێستا کاتژمێرێک نیو کاتژمێر پێش ئێستا ئێمە لەگەڵ مەحموود سەنگاوی لێدوانێکمان لێ وەرگرت بۆ NRC پرسیاری ئەومان لێ کرد ئەو چەکانەی کە لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە و حکوومەتی هێندێکی گەیشتووەتە هەرێمی کوردستان بەدەست پێشمەرگە گەیشتووە ئەو ڕەتی کردەوە کە هیچ جۆرە چەکێک لەو چەکانە بەدەستی هێزی پێشمەرگەی کوردستان لە سنووری ناحیەی جەلەولا بەدەست هێزەکانی پێشمەرگە گەیشتوێت. بەڵێ مەریوان لە کاتی ئەو کات ینی باڵین چەند شەڕێک کە ڕووی یابوو لەم ڕۆیە دوای ئەوەی کە بەگشت هێزەکانی داعشدا چوونەتۆیان لەو کاتی کە هێزەکانی داعش هێرشیان کردبێت قوربانی کەوتبێتەوە لە نێوانیانیان هیچ جۆرە چەکێک کەوتبێتە دەست هێزەکانی پێشمەرگایان چەکی هێزەکانی پێشمەرگە کەوتوتە دەستی داعش ئەوەندەی کە ئێوە لە هێزەکانی پێشمەرگەوان لە ڕووی قەزای کەلارەوە لە زاڵگەی نەخشبەندی هێرشیان کردووە ئەو پردەش کەوێتە نێوان کە بەی ڕێگەی کەلار جەلەولا بەیەکەوە بەسێ بۆ نێو جەلەولا ئەو پردا تەخێنراوەتەوە تەمانجاری یەکەم لەلایەن چەکدارەکانی داعشەوە بە ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکرا و تەخێندایەوە دواتر دەستگاکان دەستگا پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان پردەکەیان نۆژەن کردوێتەوە ئەم پردا لەگەڵ کۆنتڕۆڵکردنی ناحیەی جەلەولا لەلایەن چەکدارەکانی داعشەوە دووبارە تەخێندایەوە. پێناچێت چەکدارەکانی داعش تەنها هێرشێک بووە بۆەوەی کە بیکەنە سەر زاڵگەی نەخشبەندی بەپێی سەرچاوەکانی هەواڵش کە ئێمە لە نزیکی ئەوێ بووین لە ناو دۆمان بووین ئێمە لەبەری خانەخینەوە بووین تیمەکانی NRC کە لەوێ بووین لەو شەڕا سێ لە هێزی پێشمەرگەی کوردستان بریندار بووە و هیچ قوربانیەک نەبووە لە بەرامبەر بەرگریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بەڕووی چەکدارەکانی داعشدا. مەریوان ئەوەندەی زانیاری کە لەبەردەستی ئێمە ڕۆژانە هێزەکانی داعش لەو ناوچانی کە دەستیان بەسەرداگرۆ کۆمەڵێک لە بینای حکومی و کۆمەڵێک لە دام و دەستگاکان ئەتەقێنەوە ئەمڕۆ هێزەکانی داعش یاخود با بڵێن چەکدارانی داعش توانی ویانە هیچ بینایەکی حکومی بتەقێنەوە یان مەزارگەیە چەند شوێنێکە بێت؟ سەرچاوەکانی هێزی پێشمەرگەی کوردستان باس لەوەکەن کە چەکدارەکانی داعش بینای پۆلیسیان سووتاندووە و حوسەینەی ناحیە خانەخی لە ناحیەکەیان شیعەکانیان تەقاندوێتەوە لەگەڵ چەند بینای حکومیەک
بەڵام من لەگەڵ چەند وڵاتێکی نێو ناحێجە لەولا قسم کردووە کە بەڕێگەز عەرەبن و لەوێ ماونەتەوە تا ئێستا ئاماژەیان بەوە کردووە تەنها بەڕێوەبەرایەتی پۆلیسی ناحێجە لەولا هەموو دۆسیەکانی سوتێنراوە لەگەڵ دادگا. ئەم دوو شوێنە هەدەف بوون بەلایەوە لەبەرەوەی ئەو چەکدارانی کە لەگەڵ چەکدارەکانی داعش و گروپەکانی پرسان لەو ناحیە خاوەنی دۆسیەن بە مادەکانی تیرۆت. ئەمانەش تەنها بۆ لە ناوبردنی دۆسیەکانی تەنها شوێن کە لە ناویان بردەبێت دوێنێ دوای کۆنتڕۆڵکردنی ناحەی جەلەولا هاوڵاتیانی جەلەولا لە ڕێگەی پەیوەندیەوە لە ئاگامان لە جەلەولا هەبووە کە ناو شاریان هەموو خاڵە سەربازیەکانی هێزی پێشمەرگەیان تێکدا و پاکیان کردوێتەوە. بەڵێ مەریوان حەسەن نێردراوی NRT زۆر سپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە ڕێگەی تەلەفۆنەوە لە جەلەولاوە لەگەڵمان بووی. بەڵێ بەڕێزان بۆ زانیاری زیاتر ئێستا چینە لای نەجات ئەحمەد پەیامنێری NRT لە مەخمورەوە. نەجات ئەم کاتت باش دوایین زانیاری ئەگەر بکرێ بە بینەرانی NRT بڵێ بارودۆخی مەخمور بە شێوەیەکی گشتی چۆنە؟ زۆر سپاس دەکەین نەجات داوای لێبوور نەکەین لەبەری کە دەنگی تۆ باش ناگاتە بینەران ئێستا بەجێ تەڵین و لە ماوەکانی داهاتووە ئەگەڕێینەوە لات پاشۆی کە دەنگەکەت چاگەکرێ ئەگەڕێم وەلای میوانەکەمان لە شاری هەولێرەوە. کاک محەممەد ئەمێ پرسیاری ئەوە بکەم پشگیریکردنی هەرێمی کوردستان لە ئێستاە یان با بڵین هێزەکانی پێشمەرگە بە شێوەیەکی گشتی لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، ئیتالیا، فەڕەنسا، بەریتانیا لەم دۆخەی ئێستاە بە شێوەیەکی گشتی و بارودۆخی عێراقیش ئەزانین ئێوە چۆن ئەم پشگیریکردنە ئەخوێنەوە چۆن هەڵسەنگاندنی بۆکەن؟ ئەو پشگیریکردنا هێزن ناودەوڵەتی بەری هەموو تشتێکی سەلمێنەرە ئەوێ ڕاستیەک و ئەو پێگەها هەرێما کوردستانê ینی گهێشتیا قۆناغێک و ئیدی وڵاتên wisa zilhêz ینی حەوجە dizanin ku bêxne bin çaw و di wextekî hinekî hestiyar de ku metrîsîkî wisa li ser yenî hewarê de bin ewa nîşana wê hindiye ku ku pêş te me anî ziman di nav herêmekê de coğrafyayekê de ku derdorê wê welatên dîktatorê weku Îranê, Sûriyê bêjin rejimê dinê xwînmiş ku menteqekirine koma agir û qesabxane karasatê mirovî tê de çê dibin tinê herêma Kurdistanê ku li wê de ezmûna demokrasiyê geşe dike ezmûna pêkvejiyana ol û netewên cor bi cor ezmûna awedanî û geşekirinê li eynî hal de yenî zerfiyeta wê hindê ku bikare ینی حکمرانیەکی خەڵکی لەسەر شەریعەتە دموکراسی رێ ببە ئەوە ئالیکە دنێژی هەبوونا پێگەها نەوت و گاز و موقعیەتە بێژن جغرافیا سیاسیا وێ هەموو ئەوە کارێکی یەک و زێداتر لە بەهێنێکوان بێژن بەرژەوەندی هەرێما کوردستانی لەگەڵ دنیا دەرەوە بەڵکو بەرژەوەندیە وڵاتی دەرەوە لەگەڵ هەرێما کوردستانی بوونا کۆمپانیای مازنە وەکو ئەکسۆنۆمیگەڵێکی دنێ ئەوە واڵێ هاتیە و ئی ڕۆژێ لە هەمبەر مەترسیکی بسادە دەوڵەتە ئەمریکا بێتە سەرخەت دەوڵەتە محەممەد پشتیوانی هەرێما کوردستانی بکە ئەو نقطەیەکە پۆزیتیڤە و دەبا گەڵێک کورد ببێ هەندێ دڵخۆش بە. کاک محەممەد ئەگەڕێ مۆلات بۆ درێژەدان بە گفتوگۆکانمان بەڵام ئەچمۆ لای نەجات ئەحمەد پەیامنێرمان لە مەخمورەوە. نەجات ئەم کاتت باش پرسیاری ئەوم لێ کردی ئەگەر بکرێ بە شێوەیەکی گشتی بارودۆخی ئێستای مەخمور چۆنە؟ بەڵێ ئەم کاتی تۆ بنرانی ڕاستی باش من ئێستا لە ناجەرگەی شاری مەخمورم ئێستا لە بارودۆخی مەخمور بە شێوەیەکی گشتی ئاساییە هێزی پێشمەرگە لە ناو مەخمور دێگیر بووە مستەکداران داعش دوور لە شارستەی مەخمورن و هێزێکی پێشمەرگەی هەیە وەتەسیکراوە بۆ زیاتر هەموو زانیاری و لەسەر بارودۆخی شارستەی مەخمور و دەوروبەری من لە ئێستادا بەرپرسی ماوەری مەخمور نەجات عەلیم لەگەڵا دەمەوێت هەموو ئەو شتانە لە زاری ئەو ڕاستکەینەوە بۆی زیاتر زانیاری ئەتمەناوی نەجات عەلیم. بەڵێ کاکەم کاتت باش. ئەگەر تاکی ئەو بۆ بکەی لە ئێستادا شارستەی مەخمور بارودۆخی شارستەی مەخمور چۆنە و وەرەی پێشمەرگە چۆن؟
شارێک ئارام شارێک پێدان و هیچ سەقەیەکیان ڕووداوێک نەبووە لە مابینی هێزەکانی داعش بۆ لە مابین پاکستانی پێشمەرگە ئەو شوێنانەی مەسە داخل بوون و حاکمێرە ئەو شوێنانەمان شوێنی ڕاستین و دەستانی سەرگیری تێدا بکەن ڕووداوێک باشە داعش نەتوانین لە شوێنێک دێتە ناو مەخموور ئەو بەشێ زانیارانێ من هەمە مەخموور لە دەوروبەری داعش لە دەوروبەری مەخموور نەماوە من ئەوڕۆ زیاتر 12 کیلۆمەتر لە خوار مەخموور هێزێکمان لەگەڵ بوو یاد دەڕۆژ و ئەناوچێ ببین بە شەڕی پێدا بوو هیچ تاکێکی داعش نەبوو و زانیاری منێشی ئەنی ناگرێت دوابەتر زیاتر تا دەستوی دیارە و دەوروبەری دیارە ئەوان نێبوونەمەوە هێزەی ئەوان هیانە لەوێش زیاتر هێزێکم بۆ متابعەی خێمە بۆ خەڵقوانیە متابعەمان کەمزان هێرشەکەین سەریان یان هێرش ناکەین ئەو گوندانی دەوروبەری مەخموور چیەکە ئێستا دەژێ سڵاتی پێشمەرگێت ما زۆر نەچوینە ناو ئەمە بەناو گوندەکان بەڵام گوندەکان هەموو لە ژێر کۆنتڕۆڵی خۆمانە هەموو گوندە کوردەکان گوند عەرەبەکانیش چۆڵ کراون ڕایان کردووە لە ترسی ئەو شەڕات کە خەڵکەکەی لە ترسێ توانین بڵێن تەواوی مەنطقە ئەگەر بمانەوێ و هێزی تێدا جێژگیر بکەین لە کۆنتڕۆڵی خۆنە بەڵام ئەوەی ئەمە کردمانەوەستانێک ئەوەیە دەوروبەری ینی بە چەند کیلۆمەترێک لە دەوروبەری مەخموور ئەو شوێنانەی بەڵێ نەجاد ئەحمەد پەیامنێری NRT کە ڕاستەوخۆ لە مەخموور و لەگەڵمان بووی زۆر سپاس کاک محەممەد ئەگەڕێم وڵای بەڕێستان وەکوی کە باسمان لێەوە کرد کە لە ئێستا هەرێمی کوردستان جۆرێک لە پشتیوانی و پشتگیری لەلایەن وڵاتانی ئەوروپا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا و لێوە کرێت بەڕای ئێوە پشتگیریکردنی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تا ئەم دۆخەی ئێستا بەردەوام دەبێت یاخود ئەتوانی بڵێن پشتیوانیەکی مەرجدارە بێت یاخود مەرجی نییە و کاتی ئەوە هاتووە کە ئەمریکا بە هەموو شێوەیەک پشتگیری هەرێمی کوردستان بکات. وەکومە پێشەژی ئانی زمان لە حقیقەتدا ئەو هاتنە سەرخەتە ئەمریکا و هەوپەیمانێوان دە قۆناغێکی هەناکی هەستیار بۆ پشتیوانیە هێزا پێشمەرگی کوردستانی ئەم نێرینێکی پۆزیتیو هەڵدەستەنگێنن و هەم پێگەها هەرێما کوردستانی و هەمژی دیپلۆماسیە بەهێزە ڕایدارن کوردستانی لەگەڵ دنیا دەرەوە دەردەخە ئالیکی لێ ئەم ئەوێژی بیر نەکەن ئەو ڕەوشە کو نەهادە عێراقیدا هاتی پێش لە سووریەدا هاتی پێش گوبووی باعثی وی هەندێک و ئەو گروپên هەنەکی تروریستی ببنە مەترسی و تهدید لەسەر مرۆڤایەتیە لەسەر چارەنووسە نەتەوێن هەرێمێدا پارێکی هەری مەزنجی بەر سیاسەتە خەلەتە ئەمریکا و هەوپەیمانێ وان دکەوە و پاشی هەرەفانا رژیمە بەس لواقعدا وڵاتی عێراقی ینی بۆ مداخله رژیمێکی تروریستە وەکو کۆمارە ئیسلامی وڵا هێلان کو بۆ ئەوێ و ئەو ژی بکارە بە مداخلەها گروپی ئیسلامی تونرا و بینە سەرخەت یان وەکو بەشار ئەسەدێکی دیکتاتۆر کو لەسەر کار ببینە ئەو هەموو کارەساتی مرۆڤی چێ بکە ئەوە ئەنی نەتیجە ئەو سیاسەتên خەلەتە و بێژن دەرەنجامە سیاسەتên خەلەتە ئەمریکا و هەوپەیمانێ وەیە و پاشی هەرەفانا عێراقی لەواقعدا مەدان والا هێلان بۆ چالاکیین گروپی تروریستی بۆ حمایەتکردنا رژیما ئیرانی لەوان گروپانە کو ئەنجامەوەی بوو ئەو ماڵوێرانیانە لێ نەهاوێدا از باورم او پشتگیری آنها سنوردار نبا لبر هر وکو خواجی گوتنه یعنی آنها پشتیوانی هزا پیشمرگه لیدان داعش محدود نکنه به دم دیاری کری او به خود سلمی نکو آنها ایده حرم کردستان لمعادلات دیپلماسی خود لمعادلات برجواندی خود وکو دوسته که هاوپیمانه که دو جربینن و روز به روزه جی یعنی یه وام پیوندی خود بخاطر بکنگل حرم کردستان اوج جی هویه جی دلخوشیه که هم رژیم دیکتاتور وکو ایران و سوریه بەڵێکاک محەممەد زۆر سپاس دەکەین محەممەد ساڵح نوێنەری حیزبی دیموکراتی کوردستان ئێران زۆر سپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت. بەڵە بەڕێزان ئێستاژ ئەچینە لای پەیامنێرمان هێمن مەحموود کە ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و لەگەڵمانایە کە میوانداری مستەفا ساڵح کەریم نووسەر و ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی کردووە. هێمن ئەم کاتت باش ئەگەر بکرێت دوایین زانیاری و ڕای هاوڵاتیانم پێ بڵێ لەسەر ئەم بارودۆخەی ئێستا و هەروەها میوانەکەشت فەرموو. هێمن گوێت لە دەنگی ئێمە هەیە؟
بەڵێ پێچێ هێمن مەحموود پەیامنێرمان لە ئێستا بۆی هەڵێک گوێی لە دەنگی ئێمە نەبێت و لە کاتەکانی داهاتووە ئەگەڕێنەوە لای هێمن. بەڵێ بەرەزان بەردەوامین لەسەر هەواڵ سەرچاوەیەکی دادوەری عێراق ڕاگەیان سەرجەم ئەو داوایانی کە لەلایەن نووری مالیکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراقەوە پێشکەشکراون لەلایەن دادگاوە ڕەت دەکرێتەوە. ئەمەژی بۆش کرد کاندیدکردنی حەیدەر عەبادی ڕاست و دەستوریە. ماڵپەڕی غەدپرێس ئەلەزاری سەرچاوەیەکی دادوەریەوە بڵاوی کردوێتەوە سەرجەم ئەو داوایانەی کە لەلایەن نووری مالیکی سەرۆکوەزیرانی پێشوو پێشکەشکراوە لەسەر فواد معسوومی سەرۆکۆمار ڕەت دەکرێنەوە چونکە سەرجەم مەسەلەکان بە شێوەیەکی یاسایی و دەستوری بەڕێوە چووە. ئەو سەرچاوە دادوەریە کە نەیویستۆ ناوی خۆی بۆ ماڵپەرەکە ئاشکرا بکات جەختی کردوێتەوە ڕاستپاردنی حەیدەر عەبادی بەلای دادگاوە دەستوری و یاساییە. دوێنێ هاوپەیمانی نیشتیمانی حەیدەر عەبادی جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانی کاندید کرد بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی نوێی عێراق و لەسەر ئەو بنەمایش لەلایەن سەرۆکۆمار و ڕاستپێردرا بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت کە پێویستە لە ماوەی 30 ڕۆژدا پێک بهێنرێت. هادی علی سیاسەتمەداری کورد دەڵێت کۆماری ئیسلامی ئێران و عەرەبستانی سەعودی بەرپرسیارن لە دروستبوونی داعش لە ناوچەکە. لە میانی ڕووماڵی تایبەتی NRT هادی علی ڕوونی کردەوە شکستپێنانی شۆڕشەکانی بەهاری عەرەبی هۆکاری سەرەکی دروستبوونی گروپە توندڕەوەکانی وەکو داعشە. وتیشی کۆماری ئیسلامی ئێران و عەرەبستانی سەعودی بەرپرسیارن لە دروستبوونی داعش لە ناوچەکەدا. شکستێنان بۆ شۆڕشانە بێگومان ئەبێتە هۆی بێتە هۆیەوە کە زەمینە خۆش بوو بۆ سەرهەڵدان بۆ هەڵکشانی یعنی ڕەوتی توندڕەوی ئیسلامی و تا گەیشتە ئەوەی کە ئێستا داعش دروست بوو هەموو لای پێوەی ینی گرفتار بووە. عەرەبستانی سعودیە لەولاوە بە شێوەیەکی زیاتر بە پلەی یەکەم و بێگومان کۆماری ئیسلامی ئێرانیش هەر بەرپرسیارەتی هەیە لەو بوارە و هێزەکانی تریش کە دابەشن بەسەر ئەو دوو مەحوەرە هەمویان بەرپرسیارەتیان بەرەکەوە کەس بەوە کە هەم کۆماری ئیسلامی ئێران هەم وڵاتانی تری دراوسێ بە تورکیا و بۆ عەرەبستانی سعودی بۆ وڵاتەکانی کە وحتا ئەمریکا و ینی کۆمەلگەی نێودەوڵەتی بە هەموو لایە پێویست بەوە کە بە شێوەیەکی باش هاوکاری یەکتری بکەن بۆ وەڕاستی بۆ ئەوەی کە ینی احتیوای ئەم مەترسیە و ئەم خەتەرە بکرێت. بەڵێ بەرەزان ناوبڕێ گوێرەگرین و ئەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاوتانە بێ. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەرەکانی جوێنگی کرد لە خانەقین و گەرمیان و دەرمانی جۆراوجۆر و هاوکاری تەندروستی پێگەیاندن بۆ هاوکاریکردنی زیاتری هێزەکانی پێشمەرگە و گرنگیدان بە کردی تەندروستی لە سنوورەکەدا. نیوەڕۆی ئەمڕۆ وەزیری تەندروستی هەرێمی کوردستان بە هاوڕێتی وەفدێک کاپێک هاتبوون لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و سەرۆکی دەزگای تەندروستی پێشمەرگە گەیشتنە شاری خانەقین. دواتر ڕێکەوت حەمەڕەشید وەزیری تەندروستی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد لە سنووری گەرمیان و قەزای خانەقین کە لە ئێستادا شەڕ و ئاڵۆزی تێدایە گرنگی تەواویانداوە بە کردی تەندروستی بۆ ئەو مەبەستە ڕۆژانە دەرمان و پێداویستی تەندروستی جۆراوجۆر دەگاتە نەخۆشخانەکانی ئەو سنوورە. ڕێکەوت حەمەڕەشید لەگەڵ سەردانەکەیدا زیاتر لە 12 تەن دەرمانی جۆراوجۆریان بۆ نەخۆشخانەکانی گەرمیان و خانەقین دابین کردو و لە ئێستاشدا لەو پەڕی ئامادەباشیدان بۆ هەر ئەگەرێکی نەخوازرا و کە لە سنوورەکەدا ڕوو بدا. هەروەها وەزیری تەندروستی هەرێمی کوردستان ئاماژەی بۆ کرد کادەیان پزیشکی پسپۆڕیان لە بوارە جیاجیەکان ڕەوانەی نەخۆشخانەکانی سنووری قەزاکانی کەلار و کەفری و خانەقین کردووە و مەبەستیان ئەوەیە هێزی هیچ ئەگرفتێکیان لە بواری تەندروستی ڕوبەڕووی پێشمەرگەی کوردستان و دانیشتوانی گەرمیان نەبێتەوە. حکوومەتی کەنەدا هێرشی چەکدارانی داعش بۆ سەر کوردانی ئێزیدی ئیدانە کردو بڕیاریشیدا بڕی 5 ملیۆن دلار هاوکاری ئاوارەکانی شنگال بکات. کریتیان پاراداس وەزیری گەشەپێدانی نێودەوڵەتی کەنەدا لە ڕاگەنراوێکدا بەتوندی هێرشی چەکدارانی داعش بۆ سەر کوردانی ئێزیدی ئیدانە کردو نیگەرانی خۆشی لەبارەی دۆخی خراپی کەمینە ئاینەکانی عێراقەوە دەربڕی. ڕاشتگەیان حکوومەتی کەنەدا بڕی 5 ملیۆن دلار هاوکاری مرۆیی بۆ ئاوارەکانی شنگال ڕەوانەی هەرێمی کوردستانەکە. ئاماژەی بۆشدا بۆ گەیاندنی هاوکاریەکان لە ئێستادا خەریکی هەماهەنگیکردنن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و تووشێتی هاوکاریەکانی کەنەدا بە 2 قۆناغ دەگاتە دەستی ئاوارەکان و لە قۆناغی یەکەمدا بڕی زیاتر لە 2 ملیۆن دلار خۆراک و دەرمان و هەندێک پێداویستی تر ڕەوانە دەکرێت.
وەزیری دەرەوەی ئەڵمانیا پاڵپشتی وڵاتەکەی بۆ خەڵکی کوردستان دووپات دەکاتەوە ڕێگەیان حکوومەتی ئەڵمانیا تاوتوی چۆنێتی هاوکاریکردنی حکوومەت و خەڵکی کوردستان دەکات. پێگەی فەرمی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە. ئێوارەی دوێنێ فرانک ئۆڵیتەر وەزیری دەرەوەی ئەڵمانیا پەیوەندی بە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانەوە کردووە. لەو پەیوەندیە تەلەفۆنێدا فرانک ئۆڵتەر سوپاسی هێزی پێشمەرگە و سەرکردایەتی سیاسی کوردستانی کرد بۆ ڕوبەڕووبوونەوەیان لە دژی گروپە چەکدارەکان و یارمەتیدانی ئاوارەکان و پاراستنی خەڵکی سڤیل و پێکهاتە ئاینی و نەتەوەیەکانی عێراق و کوردستان. هاوکات وەزیری دەرەوەی ئەڵمانیا پاڵپشتی وڵاتەکەی بۆ خەڵکی کوردستان دووپات کردەوە و ڕایگەیان وڵاتەکەی ئامادەیە لە شەڕی دژی تێرۆردا هاوکاری گەلی کوردستان بکە. وەزیری دەرەوەی ئەڵمانیا ئاماژەی بۆ کرد حکوومەتی ئەڵمانیا تاوتوی چۆنێتی هاوکاریکردنی حکوومەت و خەڵکی کوردستان دەکات بۆ ئەو مەبەستەش لەگەڵ وڵاتانی ئەوروپی و هەرێمی کوردستان لە پەیوەندی بەردەوامدا دەبن. سەرچاوەیەک لە وەزارەتی بەرگری بەریتانیا ئاشکرای کردووە حکوومەتی لەندەن ئامادەی خۆی پیشاندا و ژمارەیەک فرۆکە لە جۆری تۆرنیدۆ بنێرێت لەگەڵ نێردەی یارمەتیە نێو دەوڵەتیەکاندا ڕۆڵ بگێڕن لە پێشکەشکردنی کۆمەک و یارمەتی بە ئاوارەکانی باکووری عێراق کە لە ترسی هەڕەشەکانی چەکدارە تونڕەوەکانی داعش هەڵاتون. ڕۆژنامەی تەلگرافی بەریتانی ڕایگەیان ئەو فرۆکانە سەر بەهێزی ئاسمانی شایانەی بەریتانیان و ئەرکی ئەو فرۆکانەش لە عێراق تەنها مرۆیی دەبن و بریتی دەبن لە دیاریکردنی ئەو پێگانەی کە لە ڕێگەیانەوە کۆمەک و یارمەتیەکان بەسەر لێ قەوماوەندا دابەش دەکرێت. ڕۆژنامەکە ڕوونی کردێتەوە فرۆکەکانی تۆرنیدۆی بەریتانی دوای ئاشکراکردنی پێگەکان یارمەتیە مرۆییەکان بۆ هەزاران ئاوارەی مەسیحی و کوردە ئێزیدیەکان لە ئاسمانەوە هەڵدەداتە خوارەوە کە ئێستا بێ ئاو خۆراکن. بەڵێ بەڕێزان ئێستاش ئەچین و لای پەیامنێرمان هێمت مەحموود کە ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵ مانایە و کەیش میوانداری مستەفا ساڵح کەریم نووسەر و ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی کردو و کۆمەڵە شرۆفەمان بۆ کات لەسەر ئەم بارودۆخەی ئێستا. هێمن سڵاوت لێبێ ئەگەر بکرێت لەگەڵ میوانەکە گفتوگۆ بکەیت فەرموو. بەڵێ خون چابن ئێستا لای میوانەکەم مستەفا ساڵح کەریمم کە تایبەت قسە لەسەر ئەم بارودۆخەی ئێستا عێراقەکەین بە تایبەتی لەسەر کاندیدکردنی حەیدەر عەبادی بۆ پشتیوانی هێزە کوردیەکان لەسەر کاندیدکردنی ئەو کاندیدە و دانانی ئەو لە بری مالیکی بن بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەم پرسا. ئێستا قسە لەگەڵ مستەفا ساڵح کەریم دەکەم نووسەر و ڕۆژنامەنووس کاک مستەفا گیامەتیمی بێتە ئێرە. کاندیدکردنی حەیدەر عەبادی تا چەند پشتیوانی هێزە کوردیەکانی پێوە تا چەند ئەوە باسەکرێت کە ئەمە بە پشتیوانی هێزە کوردیەکان کراوە؟ ئەوی ڕاستی بە ئێمە لەم بوارەدا ئەزمموی ترمان هەیە کاتی خۆی کورد دەوری باڵای هەبوو لە لابردنی جعفەری و هێنانی مالیکیدا، هەروەها ئێستش دەوری باڵای هەیە لە لابردنی مالیکیدا. ئێمە لەم کاتا کە سەرۆکی کۆمار حەیدەر عەبادی دەستنیشان کردووە ڕایسپاردۆ بۆ حکوومەتەکەیەکە تەبان خەڵک زۆر بەتمانی پێیەتی، بەڵام ئێمەی کورد بە ڕای من ئەبێت لەبەر ئەوەی کە ئەزمموی تاڵمان لەگەڵیانە هەیە لەبەر چەند جار دەستمان چۆ بە زاخە من وای بەباش دەزانم کە ئێستا پەیمانێکی شەرەفنامە لە نێوانە هەبێ، پەیمانێکی شەرەف هەبێ بۆ جێبەجێکردنی و ئەرکانی کە لەسەر شانیانەوە بە تایبەتی بەرامبەر کورد، چونکە بە چەند جارە دیومانە مادی 50 قانونی ئیداری دەوڵەی عێراق 58 عەلاوی یای بە جعفەری یای بە مالیکی بوو بە 140 نەکرا تا ئێستا. ئەوانی کە ئێستا یەنە پێشەوە ئەو یارمەتی ئێمان لەبەر چاو بێ پێویستە لە ئێستاوە بەڵێن بن کە ئەو کێشانەی لە کوردستانە هەیە بە تایبەتی موچەی پێشمەرگە موچەی فەرمانبەران کە ئەوانەی گیراوە لەوێ ئەو بودجەی کوردستان ئەمانە ئەبێ هەمووی بخرێتە بەرنامەی کارەوە، یعنی هەر ئەوە نیە کە ڕئیس وزرایەک ڕاست پێڕا و ئێتە بێتە سەر حکوومەت. ئەمە لایەکدایەکی تریشەوە لە ئێستاوە ئەبێ ئەوە دەنیشان بکرێت کە تەجربەی مالیکی دووبارە نەبێتەوە جارێکی تر ئەمیش حەز لە ویلایەتی دوم و سێم کە یعنی مەجال نێرێت کە لە دوو ویلایەت زیاتر ئەم لەسەر پۆستا بمێنێتەوە. بۆ نمونە باسی پەیماننامە کرد، خۆ مالیکیش پەیماننامەی لەگەڵ کووردا هەبوو، بۆ نمونە ڕێکەوتنیانە بوو، ڕێکەوتنی هەولێردا نەبوو، بەس جێبەجێ نەکرا. یعنی کورد گەرانتی وەرگرتووە کە ئەمە مالیکی سێم نەبێت. ئەوەی کە پەیمانی هەولێر وەکو ئەوە نییە کە ئێستا لە سەرەتا کە لە بدایەتی هێشتاوەمان یەکەمە و ڕۆژی دۆمە تەکلیف کراوە لە ماوەیەمانێک کە حکوومەت تەشکیلەکە لە تەشکیلکردنی حکوومەتە ئێمە تاوان دەورمانێن وەزیرمان تیا بێ لێرە ئەبێ ئێمە وریابین و بە قەنەعاتی من سوور مسەوەی کە پێویستە پەیمانە لە نێوانە بێ بۆ بە جێبەجێکردنی ئەو داخوازداری ملیەتی کورد کە قوربانی لە پێناوە
جگەرەوە پشتیوانی کردنمان مسۆگەر بێ لەم کاتێک کە ئێمە لە جەنگان لەگەڵ داعشا کە جەنگێکی نێودەوڵەتیە بێجگەڵێک کە خەرجێکی زۆری پێشمەرگەی کوردستانە لە ئەستوایە بێجگەلێک کە چەند مانگە کە فەرمانبەرانی کوردستان بۆ چێوە ناگرێت ئەمانە بێ هەموو جێبەجێ کرێ پێی بوتێ ئەبێ ئەمانە بەم مەرجارە ئێمە تۆ کاندی دەکەین بۆ سەرۆکوەزیران. ئێستا کورد وەفدی دانوستانکاری کام وەفدە نوێنەری زۆربەی لایەنە سیاسیەکانی تایە. ئەی تۆ چی بە وەفدە ئەڵەی بۆ ئەوەی ئەوان ئەو وەفدە ئەم خاڵانە یا خۆشتی تری سەرباریش بکەن و ئەمە داوە لە حکوومەتی داهاتوێرا بکەن بۆ ئەوەی کورد بۆ مافانەی بگە کە تۆ باسیەکەی. ئەو بەرادەرانەمان ئەو هەواڵانەمان ئەو هاوڕێیانەمان کە لەوێ نوێنەرایەتیمانەکەن بێگومان هەموو جێی بڕوا متمانن ینی پێویست ناکەم من ئامۆژگاریان بچکە خۆیان باش ئەزانن کە دەوران ئەوێ چی بێ بەڵام دووبارە من ئەوارم ئێمە لەبەر ئەوەی دەستمان چۆ بەزاخە لەبەرەوەی تەجربەی تاڵمان هەیە لەبەرەوەی چەندەها وعدی شیرینمان وەگرتەوە نەچۆتە سەر بۆی ئێستا ئەو شتان یەکلایی بکەنەوە پێتان ئەکری ئەمانە بکەن کە ئێمە لەگەڵتانە بین ئەگەر پێتان نەکرد پێمان بۆ ئێستاوە ئێمە موقفمانە بێت. بۆ نمونە تۆزێک ترسێک دروست بۆ لە بەغا ئەوەیە کە مالێکی هێزی سەربازی بەکاربێنێ و هەنێک لایەن هەیە و هەنێک چاودێری سیاسی شەڵێن ئەمە ڕەنگە ئینقلاب شتێکی لەو شێوەیە دروست بکە. مالکی توانێت لەم بارودۆخە ئێستا عێراقە کە خۆی نائارامە شتی واش سەربار پێشێکی ئەبێ ئەوە بزانین کە ڕاستپاردنی حەیدەر عەبادی بەڵێگایەکی دەستوری و ئوسوڵی بووە بە حسابی کە نەک قایمەی سەرکەوتوو بەڵکو کتلەی سەرکەوتوو کێیە ئەوە ڕاست پێدراوە ئەمە ناحی دەستوریە. لای دۆمیان کە ئەگەر بێوێ هەر جۆرە جمهورجۆرێکی سەربازی بکە ئەمە شتێکی ناشەرعیە چونکە حتى ئەم کە پێڵەن قایدی عامی قواتی مسلحە یعنی فەرماندەی هەموو هێزە چەکدارەکان ئەمە بە قەناعەتی من مەفروض بە پەرلەمان ئەمانە حەل بکە ئەم شتە بە کاتی شەڕە ئەوە بێت نەگەر دائیمە ئەم ڕێژ زەلاوێ بە قایدی هەموو جێی تۆ بە حرەکەتی بکە لە پاشەوەی کە ئەم ماوەیەش کە تەواوە بێ ئەو دەورەی کە ئەو ئەبین ئەرێ بە حەیدەر عەبادی تە دەوری ئەوەی نامێنێ جێش بە قسەی بکە لەلایەکی ترشەوە هێزە گەورەکانی جیهان یعنی دەوڵەتە گەورەکان ئاگاداری جێشی عێراقیان کرد و کرابێتە دەخۆری ئەم بەسەرانە بکاتەوە. باسی زۆر پێگەی کوردت کرد باش ئەگەر حەیدەر عەبادی دابنرێ ئەمە کورد بەهێزترە بێت بۆ نمونە ئەگەر وا دەرکەوێت کەمە حەیدەر عەبادیەکە کورد پشتیوانی نەکات نابێت بە ڕێز وزەرای داهاتووی عێراقیان کە ئێستا کاندید بووە باش ئەمە پێگەی کورد بەهێزترەکە لە بەغا ئەمە پرسیارێکم پرسیاری دۆمی سەرباری پرسیارەکەمی بکەم پشتیوانی ئەمریکا و ئێران و ئەم وڵاتانی تر بۆ حەیدەر عەبادی ئەبێتە ئەو چەکەی کە مالکی نەتوانێت هیچ بەرەو ڕووی بکە لەلایەکیان حەیدەر عەبادی ئێمە کە ئێستا پشتیوانی ئەکرد لەبەر ئەوەیە کە چونکە مالکی خەڵ لێی بێزار بوو بەشەمیان و کورد بێژگە لە ئێمەش تیارەکانی تری سیاسی حتا تیارەکانی ناو شیعە ناوماڵی شیعی لێ ناڕازی بوون ئەمە ینی گۆڕینەکەی بە حەیدەر عەبادی لە خۆیان نایەکی ئیجابیتی هەیە جا ئەو چاوەڕانەکە لە عەبادی بازم کردەوانە پێش ناکە بۆ ئەوەی وڵاتەکانی دەرەوە ئێران ئەمریکا وڵاتانی تێکە پشتیوانیەکەن پشتیوانی عەبادیەکەن لەبەر ئەوەیە کە وەکو وتم ئەوەڵەن ڕاستپاردەکەی دەستوری بووە یاسایی بووە و لایەکی ترشەوە خەڵک زۆر بێزار بوو لە مالکی یعنی ئەم مەشاکلانە کە لە عێراقا ڕوویداوە زۆری بەڕووی ئەوە کرد سوننەکە ناڕازیە جەماعەتی ناوتیاری شیعی ناڕازیە کورد ناڕازی ئەمانە بینەکانی مالکی بوون کە بوو کوڕی ئەو بوون بۆ هیوایی کە ئەو غەڵەتانە لە زمانی حەیدەر عەبادیە دووبارە نەبێتەوە ئەو هەڵانە چاپکرێتەوە پشتیوانی ئەم لیستی تازە خۆ مەسەلە شخصی مالکی نییە ئەو لەگەڵ هاوپەیمانێکا من بە قەناعەتی من جارێ ئەوەڵان کە مەسەلەی مالکی ویستی شکات بکە لە سەرۆک کۆمار و داوا خێتکەوانە سەکۆتنە لای دومیشان دەرکەوت کە کورد دەوری هەیە لە ساحەکە دەوری هەیە ئەتوانێت یاریکەرێکی باش بێ هەر لە ئەوڵش ئەم دەورەمان بینەوە ئەم جارەشان توانرا بە هەر هۆیە بێ کورد بتوانێت کە دەوری خۆی بینێت لە هەڵبژاردننی سەرۆکی تازە و لابردنی مالێکی بۆ جارێکی ترە تاوان بە هیوایە وەکتم تاکی دەکەمەوە ئەبێ لەگەڵ عەبادی سوور لە سەرۆی کە مەطالیبی کورد دابێ پشتێ بخرێت مستەفا ساڵح کەریم کاتمان گرتی بەڵێ خونچە ئەوەی کە تۆ کە بینەرانی NRTش GBC بوون وتەکانی مستەفا ساڵح کەریم بوو کە لەسەر کاندیدکردنی حەیدەر عەبادی کردی و بە تایبەتی باسی لە پێگەی کورد کرد کە پێگەی کورد دەرکەوتووە کە چەند قورسایی هەیە لە عێراقدا چونکە بە پێی وتی ئەم بێ ئەگەر کورد پشتیوانی حەیدەر عەبادیش نەکات
بکە ئەو ناتوانێت بێت بە ڕێز وزەرای داهاتووی عێراق باسی لە پشتیوانی وڵاتانی ئەقلیمیش کرد من ئەگەڕێمەوە ستۆدیۆ بۆ لای تۆ. بەڵێ زۆر سپاس هێمن محمود پامنێرمان کە ڕاستەخۆ شاری سلێمانی و لەگەڵمان بووی. بەڵێ بەڕێزان هەواڵەکان کۆتایی هات کاتژمێر 5 تاڵ هاوکارم شوان لە مایکی خەڵک ئەیەتە خزمەتان ئەخواتان لەگەڵ.